ئەمە پەنیری میر و ئاغاکانە ئەڵێن هەر کەسە پاشانم پەنیرە بخوات چاوی ڕۆژەکە نەبرسیە بێ نەتوانیە بێ. نەبێتم کاتەتان باش ئەم قەیماغی بەدەستیمنەوە قەیماتی ئەسڵێ و پەما بە هەموو هەفتەیەکیش داشکاندنێکی چاکی بۆ خاتون سڵاوت لەبێ بەرهەمی زۆر کوردی و خۆش ئەبینم هەمووی شتی تەندروستیشە چواردۆری من حەزەکەم باسی قەیماغەکەمان بۆ بکەیت دوایش بردەوتە باسی شتەکانی ترم بۆ بکەیت. ئێمە قەیماغەکەمان قەیماغی مەیدان و شتێکی زۆر تایبەت و ئەسڵە هەمان قەیماغی شوێنەکانی تریشە ئێمە هەفتەی 2 جار بەلایەنی کەمەوانێ داشکاندنیشی بۆ بکەین لە هەموو شوێنێ هەرزانتر ئەیفرۆشین بۆ شەرتەش ئەیفرۆشین کە بیخەیتەوە سەر ئاگر ببێتەوە بەشیر. قەیماغەکەش تازەیە قەیماغەکەش تازەیە بەڵێ هەموو ڕۆژێ 2 جار هی تازەمان بۆیە ماشەڵڵا. باسی پەنیرەکەی میر و ئاغاکانم بۆ بکە ئەم پەنیرە لە کۆنا بۆ میر و ئاغاکان ئامادەکراوە. بەڵێ ئەم پەنیرەش پەنیری میر و ئاغاکانی پێڵێن مەیری قەڵات زێیە ئێمە بۆ شەرتە ئەیفرۆشین تجروبەشی لەسەر کراوە هیچ کەس بیخوانەتی نوێ بێ و نەبرسیشیە بێ. باشە حەزەکەم باسی شتەکانی ترم بۆ بکە ئێمە هەنگوینی ئەسڵە لە بەردەمی منە ئەم هەنگوینە لەکوێوەیەت؟ گیان ئەو هەنگوینەی ئێمەش ئەسڵا ئێمە بە شەرتی ئەسڵی فرۆشینین بە مشتری بەڕێزەکانمان خۆمان دڵنیان نبین لە شوێنێکەوە هیچ شتێکی لە ناین سەرچاوەکەی دڵنیان لین ئەیهێنین. بەڵێ ئەمە شتێکی زۆر تایبەت و دەرەجەیەکە ئەمە هینی ئاو کورتەیە ئێمە بۆ شەرتە ئەیین بە مشتریەکانمان ئەڵین بە شەرتی تا قیامەت بە شەرتی تا قیامەت هەموو شتەکان شەرتە ماشەڵڵا. باشە حەزەکەم باسی ئەو شتانم بۆ بکەی گەر نەفەرێک شەکری هەیە بەڵام ئیتر خۆ نەوسیش ناگیرە ومان حەزمان لە خواردنی خۆشە کام لەم بەرهەمانە بۆ کەسێک ئەبێ کە شەکری هەبێواتە بێشەکرە خۆی لە خۆیان بەرهەمەکە. بەڵێ خۆی مەیرەکە بێشەکرە و ئەمانش بێشەکرە ئەم کونجانە کونجی دایتی پێڵێن ئەمانە بێشەکرە ئەمانە بێشەکرە ئەمە کونجی دایتی پێڵێن ئەگەر کەسێک شەکری هەبێ بێخەم بێ ئەمە بخوا ئەمە بێخەم بێ و ئەمەش بخوا هیچ کێشەیەکی نییە شەکریتیان نییە. زۆر زۆر باشە. کونجەکان هەمویان هەر بێشەکرن؟ بەڵێ کونجەکان هەمویان بێشەکرن سجووقیشمان هەیە بە هەمان شێوە سجووقەکەشمان بێشەکرە سجووقەکەش لە ترێ دروست کراوە. بەڵێ ماشەڵڵا. باشە حەزەکەم باسی جۆرەکانی تری پەنیرەکانم بۆ بکەین مشتری کێتە ئێرە زۆرترین شت داوای چیتان لەیەکە؟ زۆرترین شت کە بۆ باشەوان مشتری بێتە ئێرە و تەڵەبی لەسەر بێ مەیری قەڵات زێ و قەیماغ و ماستیش زۆری ئەوانە. ماستەکەشتان ماستی خۆماڵیە؟ بەڵێ ماستی خۆماڵیە. هەم حەزەکەم زانم فەرق چێ لە بینی ماستی مەڕ و بزن و مانگایە هەلێزار خەڵکەڵێک من بەس ماستی مەڕە خۆم بەڕاستین فەرقەکەی نازانم جیازەکان چییە؟ ماستی مەڕ تۆزێ بۆ کز عادەتەن بەس هەیە بڵین بۆ کزیشە بەس لەگەڵ مەڕەکەیە جیاوازە مەڕەکە تۆزێ بۆ کزە و تۆزێ ترشیشە زۆرنا بەس بۆ کزەکە ئێمە نایفرۆشین بە مەڕەکە جیایە لەگەڵ بۆ کزە بەس ماستی مانگە بەعام شیرینە. بەڵێ سەرتێژەکەی زەردە و بەعام شیرینە. باشە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانە بێگومان هاوڵاتیان زیاتر حەزیان لەم بەرهەمانەیە تا چەندێک جیازی دروست بووە لە پێش ڕەمەزان و لە کاتی ڕەمەزانە؟ سپاس بخوایمە بازارێکی زۆر زۆر باشمان هەیە لەخوا بەزیابێ بە بۆنەی ڕەمەزانیشەوە بازارێکی یەکجار زۆر باشمان ئەی لە ڕووی سعرەوە ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان ئەەکەن سعرچەند مناسبە؟ بەڵێ بێگومان ئێمە ناڵێم قەیماغەکە هەفتەی 2 جار بۆ 3 جار داشکاندنی بۆکەین ئێمە لە شوێنانی تر بە 24 و 25 باشە ئێمە کە داشکاندنەکەی بکەین ئەهێنە سەر 14 نرخەکەی کیلۆیەک قەیماغ کیلۆی قەیماغ ئین بە 14,000 بەڵێ هەمان قەیمانە ڕۆژە هەمویان دێن گیان وەڵا ڕۆژێکی دیاریکراوینە بەستر لە هەفتەکە لا ئەبێ هەر ئەو هەفتەیە بڵێن یان یەکشەمان و دووشەمانیان دووشەمە و سێشەمەیە لە هەفتەکە میدیاکی خۆتاندایانە. با بێمە سەر بەرهەمەکانی تر لێرە ئەو شتانەی ترکە هەن هەمان هەر بەرهەمی کورتەواری ڕۆنی خۆماڵی باسی ڕۆنە کەسانمان ڕۆنی کوردیمان هەیە ڕۆنی هیزەی پێڵێن هەر لە ناو هیزەکایە هەر مشتریەک بێوێ هەر لە ناو هیزەکە لە بەرچاوی خۆیان بۆ یەکەی نەناو قوتێکەوەی تر بە کیلۆ بێ لێتی بە دۆشا و لێتی بە بێ دۆشا ئەوە ڕۆنی کوردیە بۆ نوتامێکی یەجگار تایبەتی هەیە. باشە دۆشا و ڕاشەکەشتان هەر عینەشت خۆماڵیە؟ بەڵێ دۆشا و ڕاشەکەشمان ئەمە ڕاشیەکەمانە ئەمە هینی بلێو بارزانە بە تایبەتی لێو بۆ ئێمەیەت کە ئاشەکەی بە ئاوە سوڕێتەوانێ شتێکی زۆر دەرەجەیەک و تایبەتە لە هیچ شوێنێکتر لەم ڕاشیە نییە. زۆر چاکە یەکێک لەو شتانەش کە کوردی خۆمان
هیوایەتیانە بە تایبەتی کەوت قۆزی ئەبێ لەگەڵ یا برنجی کوردی هەبێ باسێکی برنجەکەشتانمان بۆ برنجی کوردیمان لایە ئەوی شتێکی زۆر دەرەجەیەک و تایبەتە هی پاسکانمان لایە هی ئێرە هینی ئاکرێمان لایە ئیتر ئەمانە شتێکی زۆر تایبەتە خەڵک زۆر داوای ئەکات و زۆر تەڵەبی لەسەرە زۆر باشە دەستەکانە خۆش بێت هیچ شتێکی تر هەیە خۆت حەسکی بە تایبەتی پیشانمان بێ بەڵێ ئەم پەنیرەشمان هەیە ئەمە شتێکی زۆر تایبەت و ئەمە شتێکی زۆر تایبەت و دەرەجەیەکە هەربا لە تیشیکەین ئەمە لابەرم ئەمە پەنیرە ناوی چییە؟ گیانەمە هینی جبنە عەرەبی پێڵێن پەنیری عەرەبی پێڵێن با ئێستا لە تیکەین بۆ شتێکی زۆر زۆر تایبەتە واو ماشاءالله شتێکی زۆر زۆر دەرەجەیەک و تایبەتە حەزەکەم باسی ئەمەم بۆ بکەی ئەمە کە هاتم لەسەر سەرنجی ڕاکێشام کارمەندەکان هات ئەمە قەیماغ و پەنیرە ئەمە قەیماغ و پەنیرە ئەمە من پێشتر ئەمە شێوەیەکی زۆر تازەیە باشە بۆم شێوەیەکی زۆر تازەیە و تەنها لە شیرەمەنی چنیانیشەیە ئەمە شتێکی زۆر دەرەجەیەکە و نایابە ئەمیش مشتەرەکەمان زۆر لێ ڕازین قەیماغ و پەنیرە بە تێکەڵ قەیماغ بە پەنیرە باشە تامی شیرینە نوێنە بەڵێ زۆر شیرینیش نییە بڵێ خراپە بۆ کەسێک کە شەکرێ بیان شتێ هەر تەبیعیە شیرینەکەی باشە تۆ لەو هەموو شتە خۆشەیە بم بڵێ خۆت حەزت لە کامەیە زۆرترینی بەڵای من زۆر حەزم لە مەیرەی قەڵازیەکە و قەیماغەکەی بە هەنگوینەوە ئەوە زۆر خۆشە بۆ پاشێوان ڕاستەکە ئەکید وایە باشە بینە سەر ئەم بەرهەمانی تر کە لێرە هەموویان هەر بەرهەمی خۆماڵین هەمووی بەرهەمی خۆماڵیە بەڵێ ترشەکەینی خۆمانە ناڵێم هەر شوێنەی سەرچاوەکە باوەڕ پێکراونە بێ من ناتوانین شتەکانی لێبێنین زۆربەی شتەکانی شینی خۆمانە یعنی و کەسانە ناسین کە هێنن ساوەرەکە کوردیە ترشەکە بە هەمان شێوە ئیتر هەر شتێک خۆمانە نەبێ ناتوانین بهێنین زۆر چاکە دەستان خۆش بۆ لەشتان ساغ بێ باسێرێکی کاملی ناو دوکانەکەین و شتی ترتان پیشانی یەکتر لەو شتە سەرنج ڕاکێشانی لێرە بیریم ئەوەیە خۆی دۆشاوی شۆکە جاری وایە لە ساڵێکی یەک جار پێیان نابێت دو ساڵ جارێ پێیا بێت بەڵام من لێرە دۆشاوی شۆکە ئەبینم حەزەکەم باسیەم دۆشامان بۆ بکەیت تا بەزمەندەکانی بەڵێ دۆشاوی شۆکە هینەکەی ئێمە شتێکی زۆر تایبەت و دەرەجەیەکە چکە جاری وا هەیە ساڵی جارێکیش نییە بەس لای ئێمە دەستەکەوێت ئەم خۆمانی هێنی ئەسلیە بەڵێ بەشەر دەین بە مشتریەکانمان هەموو شتەکان لێرە تامیکە نینجای بنەوانێ شتێکی زۆر تایبەتە دۆشاوی زۆر شتێکی تایبەتە ماشاءالله دەستان خۆش بێ طبعاً ئەوەی کە لێرە سەرنج ڕاکێشە هەموو بەرهەمەکان خۆماڵین زۆر بەرهەم هەیە کە عینەن کات بۆ کەسێک بەکارێت کە شەکری هەبێت کەشی لەگەڵ شەکرە هەبێت توانە بیخۆڵکێشەی نییە لە عینەن کاتە هەموو بەرهەمەکان ئەبینی زۆر تازەن و زۆر پاک و خاوێنن دەشتان ساغ بێت هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا با من جۆلێ بکەم زانم حەزمان لە چێ و ئەگەین وەلای جەنابتان دەستان خۆش بێت زۆر سپاس کوردیەکەشمان هەڵگرت یارە حەزی لە چیترە؟ ناوساجی بێزەحمەت بای 2000 ناوساجی گەرم دەستەکانە خۆش بێ